ڕێگایەکی دوور و درێژە هەمووی لۆفەیە لە کاتی زستانە و ڕێگابان نابێتە شەختە و سەهۆڵ ناتوانانی بە ترسی لەسەر ژیانمان هەیە بەڕاستی لێوێ. ئێستا یەکێک لە کێشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەگەیشتنی بەروبوومە پشتوکاریەکانە لە گوندەکانی ئێمە بۆ ناو شارەکان. ئێمە هەستاین بیرمان لەوە کردووە کە چۆن ئەم ڕێگای بکەین بدووسایت بێگومان پلانێکی تۆکمەماندان نام لەبەر زۆری گوژمەکەی وە زۆری پارەکەی توانیمان بە چەند ساڵێک بیهاوینە بواری جێبەجێکردن. سەردار هاوڵاتیەکی شاری هەولێرە و پیشە و بژێوی ژیانی لەسەر شۆفێری تاکسیە. ئەو ڕۆژانە لە تێرمیناڵی هەولێرە بۆ ماوەیەک لە چاوەڕوانی ئەو کەسانەیە کە دەیانەوێت لە ڕێگەی تاکسیەوە بەرەو ناوچە سنوورەکان بچن. ئەو باس لە کارێکی خۆی دەکات کە ڕۆژانە بە سەدان کیلۆمەتر دەبڕێت بەو ڕێگایەدا کە بە هامڵتۆن ناسراوە. ماوەی 2 ساڵە بێت لە خەتی دیانە سۆرانی شەکەم هەولێر دیانە بەڕاستی خەتی این هاتو چۆمان بۆ دیانە سۆران ئیشی ڕۆژانەمان لەسەر ئەم بژێ ژیانمان لەسەر ئەم خەتەیە ژیانی هاوسەرگیریمان پێکهێناوە و ڕۆژانەش ئێمە هاتو چۆمان لەم ڕێگایە بۆ دیانە بەیانی ئەچین و یارە دێنەوەی تر جاروایە ئەکەوینە شەو جاروایە زوو بەرمانەکە کەسیش نازانێت قسمەت چۆنە بەتاکی دڵیان پێمانەوێت لەو ڕێگایە تۆ ڕێگایەکی دوور و درێژە هەمووی لۆفەیە کە هەتا چین و دینەوە 2,000 تەلەفۆنمان بۆکەن دڵیان نامانە چۆن بەس ئیشەکەش تۆ بژێ ژیانیش لەسەرەوە بێ مەزبوری هاتو چۆ بکەیت در بەڕاستی ئەگەر حکومەت بێت و پرۆژەکانی بکات پرۆژەکانی دەست پێ بکە تونێلەکان بکەنەوە ئەو پرۆژانی کە لە بەردەستیانایە بۆ ڕێگای ئەمە باشترە بێ لە کاتی زستانە و ڕێگابان نابێتە شەختە و سەهۆڵ ناتوانانی بە ترسی لەسەر ژیانمان هەیە بەڕاستی لێوێ ئێستا تونێلەکەی شەقلاوەش و ئەوی مەسیفیش بکرێتەوە زۆر باشە ڕێگاکەمان کەمتری شەبێتەوە و بۆ سەلامەتی هاوڵاتیان باش. لە ڕۆژێکی وهادا و لەم مانگەدا بەپێی پلانەکانی حکوومەت بووایە پێویست بوو سەردار و تاکسیکەی و مشتریەکانی و شۆفێرەکانی تری هاوپیشەی بە ڕێگەیەکی دیکەی گەشتەکەیان ئەنجام دابا. بەڵام لە ئێستادا بە هەمان ڕێگەی کۆن گەشتەکەیان ئەنجام دەدەن کە ماوەی چەندەیەیە یەکێکە لە ڕێگە استراتیژیەکانی کوردستان. لەم ڕیپۆرتاژەدا دەمانەوێت وەڵامی چەند پرسیارێک لەسەر پرۆژەکە وەربگرین. ئایا وردەکاری ئەم پرۆژەیە چییە؟ ئایا شۆفێران چۆن ئەم پرۆژەیە هەڵدەسەنگێنن؟ ئەم بەشە تەواوبوانەی پرۆژەکە چین و ئەوانەی دیکەی کە ماون چین؟ ئایا بۆچی لە بەشێشی بەرچاوی پرۆژەکە کارکردن نەکراوە و یان وەستێنراوە؟ بڕی ئەو بودجەی بۆ ئەم پرۆژەیە خرج کراوە چەندە؟ دوجاریش دەپرسین حکوومەت چۆن دەتوانێت پرۆژەیەکی پەککەوت و هەستێنێتەوە و بە ئەنجامی بگەێنێت. پرۆژەیەکی لەم شێوازە بە چەند بەشێک ئەنجام دەدرێت. ئەگەر لە شاری هەولێرەوە هەژماری بکەین ئێرە بەشی سەرەتای پرۆژەکەیە. ئەم بەشە لە یەکتر بڕی ڕێگای بەستۆرە هەنارەوە دەست پێ دەکات و لە دەرەوەی کۆڕێ کۆتایی دێت. بەشی یارە زۆری کارەکانی ئەم بەشە تەواوبووە تەنها کار ئەلکترۆنیە میکانیکەکانی ماوەتەوە. بە تەواوبوونی ئەم ڕێگای نوێیە بە پێی وتەی شارەسایە هاوڵاتیان نزیکەی نیو کاژمێر زووتر دەگەنە شوێنی مەبەست. پرۆژەیە بە ناوی دروستکردنی ڕێگا و تونێلی مەسیف سەلاحەدین کۆڕەیە کە درێژەکەی 8 کیلۆمەتر و 822 مەترە. لەو درێژەش 2 کیلۆمەتر و نیوی جوو تونێلی لێ دروست کراوە. پانی تونێلەکەش 8 مەترە بە جوو سایدی دەستە هاتوچۆی ئۆتۆمبیل و هەموو بار هەرگڵشی بەناودا دەڕوە. بە پێی ستاندەری جیهانی ئەم ڕێگا و تونێلەکە دروست کراوە کە پێدرێن ناتم و هەموو ڕێنمایەکی تەکنیکی لێ جێبەجێ کراوە. تونێلەکە لە ڕووی تەکنیکیەوە زۆر ئایتمی هەیە لە کاتی هەڵکردن و شۆتکریت و ڕووپۆشکردنی بە کۆنکریت ئەو کارانی هەموو بۆ جێبەجێ کراوە.
بۆ سیستەمی کۆنتترۆلکردنی تونێلەکەش بە پێی ستاندەری جیهانی ئێستا دیزایانی بۆ کراوە لە ڕووی ڕووناکردنەوە و هەوا گۆرچەی جەتفان و سیستەمی کامیرات و زۆر ئایتیمیت کەش کە لە ژێر چاودێرێکی کۆنتترۆلەری کامل دەبی ئەو پرۆژەیە. ئێستاش لە قۆناغی پرۆژەکە لە قۆناغی کۆتاییە تونێلەکە هەموو کارەکانی ناوتەوە بووە بەستم ئیشی کاری ئەمە پێدرێن ئلکترۆمیکانی کە کاری کۆنتترۆلکردنی سیستەمی کامیرات و ڕۆناچی و هەوا گۆرچێمە ئەویش کارەکانی ئێستا بەردەوامە. کاری ڕێگاش هەمووی لە قۆناغی ئەویش برین لە قۆناغی کۆتاییت کاری ستابلایزەری چینی قیری یەکەمی تەواو کراوە تەنیا دوو چینی ماوە لەگەر چەند هێمایەکی هاتوچۆ بۆ جێبەجێ بکرین. خۆی بە پێی پرۆگرامی وەزارەتمان ئەوە بوو کە لە بۆ سەری ئەم ساڵەیە کە تەواو بیت، بەڵام بەداخەوە لەبەر باری قەیران و باری سیاسی کە ڕووی داوە ئێستا ئاستەمان لە بوو ئەم ساڵ تەواو ناکرێت ماوەکەی درێژ دەکردێتەوە. ئەوجا بەڕاستی قەیرانی دارایی زۆر کاریگەری لەسەر تەواوکردنی ئەو پرۆژەوە بە تایبەتی ئێستا چبوو ئێستا هەموو کارەکانی پێویستی بە گوژمەیەک پارە هەیە کە دەبی بۆی دابین بکرێت بۆ تەواوکردنی. بنسبەت دیزایانی ئەو تونێڵەیە سیستەمی ڕاداراتی تێدایە، سیستەمی کامیراتی تێدایە، سیستەمی تحدیدی سورحەشی تێدایە. لێرە لە دەست پێکەوە وەکو گوتمان جۆت سایدا ئەو پرۆژەیە لێرە تەماشا دەکەین ئەوە ئینتەرچێنجێکمان هەیە ئۆڤەرپاس کە دەی لە هەولێرەوە دەی دەهێ ئێرە دەتوانی لێرەوە بچەوە پیرمامی و ئەگەر لە پیرمامیش بهەی دەتوانین لەسەر ئۆڤەرپاسەکەی بچەوە کۆڕێ و بەرەو دیانە و سۆرانەوە و ئەگەر لە لای کۆڕێ هاتی دەتوانی لێرە بڕۆیتەوە پیرمام و دەتوانی لە لێرەوەش لێرەوە لە هەولێر دەی یان لە بەستۆڕە دەی جارێکی دیکە بچەوە هەولێر و دەتوانیت بە هەمان شێوە لە پیرمامیش ئەو سایتەی بگری و بچەوە هەولێر. ینی هەموو حسابێک کرایە لەو ئینتەرچێنجی لە ئۆڤەرپاسەی. لێرەوە تونێل لە ستێشنی 4267ەوە دەست پێ دەکات. وەکو وتمان تونێل لە دوو سایت پێک دێت و لە ناو تونێلیشدا لە 4 جێ ئەتوانی بسۆڕێتەوە و لە هەر سایتێکیش دوو شوێنی وەستانی ئۆتۆمبیل هەیە بۆ ئەوەی ئەگەر شتێک ڕوویدا بتوانین یارمەتی بدەین. تونێل لێرە دەست پێ دەکات لە 267ەوە تاوەکو دەگاتە 6707 لەوێ کۆتایی بە تونێلی دێت. ئەمە ڕێی کەونەکە ئێستا لێرەوە دەست پێ دەکات ئەوها دێت بۆ لۆفەکانی پیرمامی دێتەوە ناو پیرمامی. لێرە لەوانەیە هەندێک جار نیو سەعاتی ڕابوەستیتن ترافیک زۆر دەبێت لەوێ دەرباز دەبێت جارەشی دیکە دێتەوە کۆڕ. بەس ئەو ڕێ نوێیە کە لێرەوە دەست پێ دەکا دەهێت تا دەگاتە تونێلی لە بن چیای تونێل دەست پێ دەکات لێرە کۆتایی بێتێ ئەنی لایەنی کەمی نیو سەعاتی فات. وڵی چەند هۆکارەکەنە یەک لەو هۆکارانە لەبەرەوەی هاتن بەو ڕێی شارۆچکەی کۆڕێ و سەلاحەدین بە ناویدا ناڕۆینەوە قەرەباڕقی ئەوێ نامینەوە وەختەکەی کەمتر دەوێت. یەکی دووەم خراپی ئەو جادەکە خراپە و لۆفەکان و بەرزی و نزمەکانی زیاترە ئەوەیان ڕاستە. سێم سەلامەتی ئێرەش زیاترە لە سەلامەتی ڕێیەکەی دیکە بە حکومی ئەوەی لەبەرەوەی تاسێ و جادەکە تەسکترە ئەویان دووسایدە و بە کوالیتەشی باش دروست کرایە سەرنشینەکان زیاتر دەپارێزی ئەوان هەمووی هۆکارن لەبەرەوەی بەو ڕێیدا هاتینە. هاتینی من لەو ڕێی لە ناچاری بوو لەبەرەوەی هەندێک پەلەم بوو لەبەرەوەی مۆعیدەکەم هەبوو بەڵام کە ئەو ڕێگایم جاری دیکە ئەگەر پەلەشم بی لەوانەیە بەو ڕێگای دانێمەوە
لەبەر ئەوەی کەم و کوڕی زۆرم دیت بۆ نمونە لە دخولەکەی ئاماژەم پێدا ڕێگاکە تەواو وێرانە هەر کەمێک باران بێ دەرچوون زەحمەتە بە تایبەتی سیارەی برد نەبی دەرناچی وەزیگەلەوە لە ناو تونێلەکەی مەترسی زۆرە چکە سیارە بەرامبەر دێ ڕووناچیش نییە مەودای بینین وانە کەم دەبتەوە ئەوە هەمویان مەترسینە بۆیە ڕێنمایی هەموو برا شوفێرەکان دەکەم تاکو تەواوبوونی ئەم ڕێگایە بە تەواوی هاتوچۆ لێرە نەکرێت چکە هەم ئیشی تێدا دەکرێت بربەست زۆرە لەوانەیە سەلامەتیەکە کەمتر بێت. وەزیفەی من ئەوەیە من عەرەسم و شەو ڕۆژ لێرەمە دوو عەرەسینەمە دووش لەو دیویە ئەوە چار هەفتە لێرە دەبین بە شەو ڕۆژ بەجێ نایەلین و ئیشیمە ئەوەیە کە عەرەس بین ئەمە چاودێری ئەو تونێلەینە ڕێ بە کەسش نادەین و لێ ناگەڕێن هیچ کەسێکیش پێدا بێ مەمنوعە حتا ئەو کاتەی تونێل تەواو کە تەواو بوو بۆ ئەو خەڵکەیە. لە درێژەی ئەم پرۆژەیە ڕێگای نوێی نێوان هەولێر حاجی ئۆمەران بە ئەندازیەشی جیاواز لە پێشتر دووریەکان دەبڕێت لە دوای گەیشتنی ڕێگایەکە بە ناوچەی کۆڕێ دواتر هەمان ڕێگا بەرەو شەقڵاوە ڕێدەکات و لە دەرەوەی شەقڵاوە بەژێر چیای سۆرکەوە بەرەو تونێلی مامەجەلگە دەڕوات لەوێشەوە بەرەو تونێلی یەکتربڕی هەریر باسرما لەوێشدا بەژێر چیای بەنی هەریرەوە بۆ ماوەی 3 کیلۆمەتری و چیایەکە دەبڕێت. ئێرە تونێلی بەنی هەریرە لە نزیک گوندی حەسانەوە دەست پێ دەکات و لەودی و چیایەکە لە دۆڵی ئالانە دەردەچێت. ئەم بەشەی پرۆژەکە نزیکەی لە 149 کارەکانی تەواو کراوە لەگەڵ بەڕێوەبەری پرۆژەکە قسە لەباری وردەکاری ئیشەکە و لایەنی استراتیژی ئەم بەشەی ڕێگای نێوان هەولێر حاجی ئۆمەران دەکەین. ئەو ڕێگایای کۆن لە هەولێر بۆ شەقڵاو بە شەقڵاوە لە چاڕیانی مامەجەرکە دەچێت بۆ سپیلک و بۆ خەلیفان و ئەمە بەڕێ بە مەسارێکی نوێدا دەڕواتن لێرە ئەو چیای بەنی هەری دەبرێت پێویست بوو ئەم تونێلە دروست بکرێت بۆ ئەوەی ڕێگایەکە ڕاستتر بێ و کورتتر بیتەوە بۆیە ئێستاکە ئەو تونێرە درێژەکەی 3 کیلۆمەتر و 565 مەترە بە دوو تیوب لەسەر هەموو ئەو مواسەفاتی نوێی تونێل ینی بە شێوەیەکی مۆدێرن دروست کراوە ڕێگایەکە زۆر باش دەکاتن زۆر کورتی دەکاتەوە زۆر ئیسفادەی زۆر دەبیتن لە بۆ خەرکی کوردستان و ئەو ناوچەیە کۆمپانیەکە کۆمپانیەکی تورکیا اختصاسیان ینی تەنها لە بوارە کار دەکەن کۆمپانیە یەرتاشی تورکی ستافەکی خۆشمان و دەستێکی ڕاوێژکاریش هەر کۆمپانیەکی بیانی ئەویش ئیشراف دەکاتن ئیشرافی ئیشەکە دەکەن کارەکان تاکو و کاری ئەکسکاڤێشن کە 1940 ڕێژەی سەدی پرۆژەکەیە تەواو بوو زۆر بە پرۆفیشنالی بەڕێوە چوو زۆر بەباشی بەڵام قەیرانی دارایی کارەکانی ڕاوەستان پرۆژەکە ماوەی پرۆژەکە 3 ساڵ بوو لە ساڵ و 8 مانگ کاری کەسکاڤنش تاوا بوو کارەکان کە وەکو لاینینگ و ئەلکترۆمیکانیک و کارەکانی تکە لەو مدەی بۆی دانراوت تەواو دەبوو بەڵام قایرانی دارایی وای کرد پرۆژەکە بوەستێ ئەو پرۆژەیە لە 21 2014 دەستی پێکرد یعنی لە 21 2017 کارەکە تەواو دەبوو بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە کە دەبینن وەکو پرۆژەکانی تری زۆر لە پرۆژەکان ڕاوەستاوە و هەر ئەوەندە نەکو لە کاتی خۆی تەواو دەبوو. ئەم پرۆژەیە گرنگجیەکی تایبەتی هەیە بۆ دانیشتوانی ناوچە شاخاویەکان و ناوچە سنووریەکان. بە تەواوبوونی ئەم ڕێگایە ماوەی دووری نێوان هەولێر بۆ حاجی ئۆمەران و شار و شارۆچکەکان بە تەواوی کورت دەبێتەوە. بە چەشنێک کە دووری نێوان ڕێگای هەولێر حاجی ئۆمەران لە نێوان 1 کاتژمێر و تاوەکو 2 کاتژمێر دەبێت. ئەم دەڤەرە بەهۆی خاڵی ستوری و هەبوونی شوێنی جیاوازی گەشتیاری و ناوچەی کوشتتوکاڵی ڕۆژانە هاتوچۆی زۆر لەسەر ڕێگایەکاندا هەیە شارەزایەکی بواری ئابووری تەواوکردنی پرۆژێکی استراتیژی وەک ئەم ڕێگایە بە گرنگ دەزانێت و بەم شێوەیە باز لە کاریگەریەکانی لەسەر دەڤەرەکە دەکات. ڕێگای هامڵتۆن کە ڕێگای نێوان هەولێر و حاجی ئۆمەرانیان دەبەستەوە بە ئێرانەوە لە ڕووی ئابووریەوە گرنگێکی یەکجار زۆری هەیە
چه لە ڕووی سادرکردنی کاڵاکان یاخود هاوردەکردنی کاڵاکان لە لایەکی تریشەوە لە بواری کشت و کاڵیەوە چەند گرنگی هەیە. ئێستا یەکێک لە کێشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەگەیشتنی بەروبوومە کشت و کاڵیەکانە لە گوندەکانی ئێمە بۆ ناو شارەکان ناتوانن تەسویق بە کاڵاکانی خوانەوە بکەن. چونکو یەک لە کێشە گەورەکانی بەروبوومی کشت و کاڵی هەرێمی کوردستان مارکتینگی ئەم بەروبوومانەیە. جوتیاری ئێمە ناتوانێتن ئەم بەروبوومانە لە بازارەکان ساخ کاتەوە. بۆچی ناتوانێتن چکو تاوکو دەگاتە بازار بەهۆی نەبوونی ڕێگاوانەوە ئەم بەروبوومانە لە کەلک ئەکەون. لە لایەکی تریشەوە گرنگی خۆی هەیە بۆ بواری گەشت و گوزار. یعنی ئێستا ئێمە لە منطقەی سۆران حتاکو دەگاتە شەقلاوە کۆمەڵێک شوێنی گەشتیاری وامان هەیە ئەتوانین بە باشترین شێوە داهاتێکی ئەوەندە باشی پیدا بکەم تا هەموو وڵات پێی بەڕێوە بین. بەڵێ من پێم وایە ئەم ڕێگا لە ڕووی بازرگانیەوە یەکجار زۆر گرنگێکی یەکجار زۆری هەیە چکۆ پێشتریش باسمان کرد لە ڕووی دابینکردنی داهاتێکی زۆر. چونکو تۆ ئەگەر سیر بکەی داهاتەکان باز بکەیت تۆ هەر سیارەیە کە داخل لە بنزگەی 15,000 دینارێک لێ وەردەگری. تۆ کاتێک کە ڕێگاکانت باش بێتن لەوانەیە ئەم سیارانە نزبیان زیاتر ببێتن لە هاتوچۆ لە مەسلەی گەشتیاری لە مەسلەی گواستنەوەی بازرگانی لە مەسلەی کۆمەڵێک مەسالی تری هەتاوای ئیجتیماعی ئەمانە هەمووی ڕۆڵێکی بەرچاو دەبینێت لە بەرەو پێشبردننی وڵات و هەروەها زیادکردنی داهاتەکان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. ساڵانە بەهۆی جموجۆڵی بازرگانی و گەشتیاری و جۆلەکانی دیکە لە نێوان شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەسەدان ئۆتۆمبیل بە ڕێگای نێوان هەولێر حاجی ئۆمەراندا گوزەر دەکەن. بەمەش زۆر جار بەهۆی خراپی ئەم ڕێگایە بەشێک لە شۆفێران دووچاری ڕووداوی هاتوچۆ دەبنەوە. زۆر جاریش ڕێگاکە بە ڕێگای مرگ ناوزەت دەکرێت. بە تاکید ڕێگای هاملتۆن پێ دەرێن بینی لە هەولێر کە لە سۆران کە دەست پێکەن هەتاکو حاجی ئۆمەران ڕێگایەکی بەڕاستی زۆر بە پیچ و پەناو ئەوانەی زۆر تێدایە و هەروەها جادەکە زۆر بە تەستی دروستکرایە لەبەرەوەی زۆر لە قەدیمەوە ئەو جادە دروستکرایە و چەندین زانی دەستکاری کرایەوانە بەڵام جادەکە وەکو پێویست نییە لەلایەن هاتوچۆوە بەڕاستی خەتەریاتی ئێجار زۆری تێدایە و هەروەها ڕوودانی هاتوچۆ و خۆپێکدادان و هەردێرانی سیارە ئەوانەش لەو سنوورە یعنی لەو منطقەیە ئێجار زۆرە. ئەو ڕێگایە ئەگەر گۆڕانکایی لەگەر ڕێگایەکەدا بکرێتن یا ئەو ڕێگایە بە شێوەیەکی سەردەمیانەتر و باشتر و زیاتر بە تونێل و یا بە دووسایدکردن و ئەوانە ژیانی هاوڵاتیان وروها زەرەر و ژیانی هاوڵاتیانیش کەمتر دەبێتەوە. ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری شارۆچکەی سۆران بۆ ساڵی 2016 بەم شێوازەی خوارەوەیە. کۆی گشتی ڕووداوەکانی هاتوچۆ 77 ڕوودا بووە. ژمارەی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ 117 کەس بووە. ژمارەی مردووان 29 کەس. ژمارەی برینداربووان 88 کەس. ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری شارۆچکەی سۆران لە دەمانگی ڕابردووی ساڵی 2017 کۆی گشتی ڕووداوی هاتوچۆ 71 ڕووداو. ژمارەی قوربانیان 90 کەس. ژمارەی مردووان 11 کەس. ژمارەی برینداربووان 79 کەس. ئێرە گۆڕەپانی تاکسی نێوان سۆران حاجی ئۆمەرانە. شۆفێران بەم شێوەیە باس لە ڕێگاکە دەکەن. بە نسبەت هێلی سۆران حاجی ئۆمەران ڕێگەکەمان هەر ڕێگای قەدیمە شوێنەکەمان و حکوومەت پرۆژەیەکی دانابوو کە هێلەکانی ئەوەی حاجی ئۆمەران هەتا سۆران بکرێتە دوو ساید بەڵام هەتا ئێستانێکە هیچ نەکرایە. ئەوە چەند سارە ڕێگای چۆمان حاجی ئۆمەران ڕێگاکە دووساییدا بەڵام تەواو نەبووە تا ئێستا هەخۆر بوو ئێستا تۆزە قیران لێدایە و بەس بۆی تۆزەکە نەمێن بە نسبەت چۆمان سۆرانیش ڕێگاکە وێنەی زۆر خراپە بەڕاستی ڕۆژانە ئەگە ئەباری زادەکە زۆر زاد قەپاتە بێ ئەو بەو بارانەی پێش ئێستا باری زادەکە قەپات دەتوانین بڵێن جێبەجێکردنی پرۆژەکە دەبێتە هۆی ئەوەی کە ئەو ڕێگایە بە شێوەشی ستاندەر چاک بکرێت و کێشەکان و گرفتەکانی هاتوچۆ تا ئەندازەیەکی زۆر کەم بکاتەوە و باەخی گرنگ لە ڕووی ئابووری و لە ڕووی نێودەوڵەتی دروست دەکا. دیارە حکوومەتی هەرێم نەک ئەو پرۆژە استراتیژیە زۆرێکی تر لە پرۆژە استراتیژیەکان کە قەیرانی دارایی نەمێنێ و حکوومەت
داهاتی باشتر بێ و بێگومان ئەو پرۆژە استراتیژیانە دەست پێ دەکەنەوە چونکە ئەوانە باەخی وەک باسم کرد باەخی ئابووری گرنگیان هەیە و پرۆژەی استراتیژی لە بەدواداچوونی ئەم جارەمان بۆمان ڕوون بووە کە پرۆژەی ڕێگای نێوان هەولێر حاجی ئۆمەران تەنها بەشێکی کەمی کارەکانی تێدا ئەنجام درراوە و ئەم بەشانش کە کارەکانی تێدا ئەنجام درراوە یان پرۆژەکان وەسێنراون یانی زۆر بەسیستی کارەکانی کراوە بە چەشنێک نزیکەی ساڵێک لە وادی ڕادستکردنی پرۆژەکە تێپەڕیوە بەڵام تەنها ڕێگای نێوان هەولێر کۆڕێ نزیکە لە کۆتایی هاتن ئەویش مەزەندە دەکرێت لە دوای دەستپێکردن بەکاری ئەلکترۆنیکانیک کە بریتین لە سیستەمی هەواگۆڕچێ و ڕادار و ڕووناچی بە نزیکەی 6 مانگ کۆتایی پێبێت. ئێمە هەستاین بیرمان لەوە کردووە کە چۆن ئەم ڕێگای بکەین بە دوو سایت بێگومان پلانێکی تۆکمەماندانە لەبەر زۆری گوژمەکەی و زۆری پارەکەی توانیمان بە چەند ساڵێک بیهاوینە بواری جێبەجێکردن چەند بەشێکمان هاوێشتە ناو پلانەکە. یەکێک لەوانە ڕێگا و تونێڵی مەسیف سەلاحەدینە کە درێژەکەی 8 کیلۆمەترە و تونێڵێکی 2 کیلۆمەتر و نیوی لە خۆ دەگرێت کە دەکەوێتە ژێر شارۆچکەی پیرمام. ئەم پرۆژەیە گوژمەی 146 ملیۆن دلار کەتە بواری جێبەجێکردن کە کۆمپانیای LG تورکیا بە هیچ شێوەیەک تاکو سەری ساڵ پرۆژەکە تەواو نابێ لەبەرەوەی پرۆژەکە ئەلکترۆمیکانێکی تازە تەسمیمەکەی تەواو بووە و دەستپێکردنەکەشی کاتی دەوێ و تێستکردنیشی کاتی دەوێ و لێتان ناشارمەوە ڕاکێشانی هێڵی کارەبای ڕئیسی 3.2 مێگا دەبی حکوومەت ئێمە خۆمان سەرچاوی بۆ دابین بکەین تاکو ئێستا سەرچاوێکی ئۆتۆمانەی تۆ کە ئەو خەتە کارەبایی بۆ ببین چونکە پێویستی بە کارەبایەکی بەردەوام هەیە ئەم شتا تاکو کۆتایی ساڵ تەواو نابێ. پرۆژەیەکی دیکەمان هەیە کە ئیمتیدادی ئەو پرۆژەیە لە نهایەتی ئەم پرۆژەیە دەبێتە سەرەتای پرۆژەکەی تر کە کۆڕە شەقلاوە قەندیلە. ئەم پرۆژەیە 52 کیلۆمەتر درێژە لە نهایەتی پرۆژەی LG کە دەکاتە شارۆچکەی کۆڕێ دەست پێ دەکات تاکو سری قەندیل. ئەم پرۆژەیەش لەلایەن کۆمپانیایکی تورکی بە ناوی یۆکسۆل کارەکانی پێسپێردرا. پرۆژەکە بای 252 ملیۆن دلارە. خۆشبەختانە ئەویش نسبەتی باشی بە پێشەوە تقریبا نسبەی ئینجازی 186 بەداخەوە ئەم پرۆژەیە وەستاوە لەگەڵ هاتنی قەیران و شەڕی داعش پرۆژەکە وەستایە. پاش ئەوە پرۆژەیەکی دیکەمان هەیە کە تایبەتمەندە بەو ڕێگای هامڵتۆن ڕێگا و تونێڵی بەنی هەریر. ئەم تونێڵە بە هەمان شێوە دەبێتە خاڵێکی تری گەیاندنی ڕێگای هامڵتۆن لەم دیوەی بابن هەریرەوە بۆ ئەو دیوی هەریرەوە کە ڕێگای دۆڵی ئالانەی پێدەڵێت. ئەم پرۆژێش بە هەمان شێوە کۆمپانی یەرتاشی تورکیا بەداخەوە کارەکانی ڕاگرتووە هەرچەندە فتحکردنی تونێڵەکە تەواو بووە بەڵام ئامادەنیە لاینینگ و ئیشی تەبلێتی ناو تونێڵەکە بکە بە بیانووی ئەوەی کە قەیرانی دارایی و حکوومەت ناتوانێت کارش دابین بکە. لە دوای ئەوەوە ئێمە پرۆژەیەکی دیکەمانی هەرچەندە پرۆژە نەبوون حکوومەت پارەی بۆ دابین نەکردبوون تەخبی حالی مەشارعەکەی نەکردبوو تەنها تەسمیمەکەی تەواو بووە کە ڕێگای جوندیان سۆرانە. ئەم جوندیان سۆرانەش بەڕاستی بە ڕێگایکی زۆر سەختدا دەڕوە ناچێتەوە ناو هەریر ناچێتەوە ناو قەزای سۆران. ئەمە ڕێک لە نهایەتی تونێڵی بەنی هەریر کە لە دۆڵی ئالانە دەردێ لەوێەوە دەڕوە بە ئۆڤەرپاس و تونێڵات بە ئۆڤەرپاس و تونێل دەپەرتەوە تاکو بازگەی جوندیان. ئەم ڕێگایش لەوێەوە تەسمیمەکەی تەواو بوو بەداخەوە نەمانتوانی بیهاوێنە ناو پلان و حکوومەت بودجێ بۆ دابین بکە تەنها تەسمیمەکەی تەواو بوو. چۆمان حاجی ئۆمەران کە چوو بۆ بواری جێبەجێکردن ئەم پرۆژەیە نزیکەی 18 کیلۆمەترە کۆمپانیای مارکۆ ئەلێکسی ڕۆمانی ئەرچی جێبەجێکردنی هەبوو بەڵام بەداخەوە پرۆژەکە بەڵێندەر ئیمکانێتی نەبوو تەواویکە بۆ قەیرانە. زۆر محاولەمان کرد کە ئەو پرۆژە استراتیژیانە نەوەستن بەڵام خۆتان دەزانن بڕیار بەدەست وەزارەتی دارایی و ڕەنگە سەروی ئێمە وەزارەت ئەنجومەنی وەزیرانە و کۆمەڵێک باڵا دەستتر هەن لە ئێمان خۆی ئەو فکرێکی جوانە لە زۆربەی وڵاتان پێڕەو دەکرێت بە دروستکردنی ڕێگە لایەن وەبەرهێنەرەوە و ئەرچی سیانەکردن و
دروستکردنیشی لەسەر ئەستۆی خۆی دەبێ بۆ بەرامبەر وەرگرتنی باز بەڵام دروستکردنی ڕێگا لەلایەن وەبەرهێنەر بە وەرگرتنی باز لە هاوڵاتیان ئەوە لە دەسەڵاتی ئێمە دێنێ پێویستی بە قانون هەیە لە پەرلەمان دەربچێ بۆی مستەسمیر وەکو یەکەی نیشتە جێبوونەکانی کە دروستی دەکردی فرۆشتە هاوڵاتیان بێ ڕێگایەکی دروستکە و بە هەمان شێوە بتوانانی باز دەخەڵێت. ڕێگە استراتیژیەکان لە هەموو وڵاتێکدا لە ڕووی سەربازی و ئابووری و خزمەت گوزاری و پەیوەندی کۆمەڵایەتیەوە گرنگن و بەشێک لە ژێرخانی وڵات دادن.